وەزیری تەندروستی عێراق سەردانی شاری کەرکووکی کرد و بەڵێنیدا زیاتر هاوکاری فەرمانگەی تەندروستی کەرکووک بکات و کێشە تەندروستیەکانی ئەو شارە چارەسەر بکات. لە میانیکردنەوەی نەخۆشخانەی شیفا لە کەرکووکە تایبەت کراوە بە چارەسەری توشبوانی کۆرۆنا. محەممەد عەباس تەمیمی وەزیری تەندروستی عێراق تاکیدی کردەوە بەمزوانە ڤاکسینی کۆرۆنا دەگاتە عێراق و بەبێ جیاوازی دابەشی دەکەن بە سەر پارێزگاکانی عێراق و هەرێمی کوردستاندا. دەزانین تا ئێستا ڤاکسینەکە نەگەیشتووە چونکە کۆمەڵێک بربەستی هوەری و فەنی هەیە، بۆیە لە پەیوەندیداین لەگەڵ نوێنەریە و کۆمپانیایی کە بڕیارە ڤاکسینەکە بگێنێت بە عێراق. بۆیە لاگەری کۆتایی هاتنی ئەو بربەستانە بەمزوانە ڤاکسینەکە دەگاتە عێراق. ئەو ڤاکسینە بێ جیاوازی بۆ عێراقیەکانەوە دابەشی دەکەین بەسەر سەرجەم پارێزگاکانی عێراقدا. هو دفع للعراقيين لكل العراقيين المشمولين والفئات المشمولة في كل محافظات العراق. هاوکات ئەندامێکی لیژنەی تەندروستی پەرلەمانی عێراق ئاماژەی بە زیادبوونی ئامارەکانی توشبوو بە ڤایرۆسی کۆرۆنا لە عێراق کرد. تەندروستی کەرکووکیش بەڵێنیان لە وەزیری تەندروستی وەرگرتووە کێشە تەندروستیەکانی شارەکە چارەسەر بکات. وەزعی کۆرۆنا لە ناحەیەکەوە باشترە لە پێشووتر لەبەرەوەی ئێستا ڕاستە حاڵەتەکان زیاد بووە، زیاد دەرەکەوێت لەبەرەوەی پشکنین و فەحز زیاد بووە. ژمارەکەی خۆتانەزان لە هەموو کۆڵان و مەرکەز سەحیەکان ئێستاکە هەیە بۆیە ژمارەکەی زیادە، بەڵام خۆشبەختانە مردووکەمە. ئەمە وای کردووە کە نزبەی کۆرۆنا باش بێت، بەڵام ئینشاڵڵا بەرەو باشترڕا لەبەرەوەی ئێستاکە ئەو ڤاکسین لقاح بۆ مانگی سێگەیەتە عێراق بۆ ژێرەی کە وەزیروتی ئەو حسەیەکە هەیە. ئێمە بەگوێر هەنێ پرۆژە هەیە وەکو پرۆژەی خەستەخانەی 400 قەرەوێڵەیەەکە ئەوەی نیزەکەی چەند ساڵێکە وەستاوە. ئێستاکە بەڵێنەوەیدا کە ئەو شەریکەیەکەوە وەستاوە دەست بکە بە ئیشکردن و بەمزوانە دەست بەکار بێ لە بنیاتنەوەی خەستەخانەکە. خەستەخانەی کەیش هەیە ئەوەی حەویجەیە، ئەویش هەمان کات ئینی لێوەستاوە، ئیشی لێوەستاوە، ئەویش بەڵێنیدا ئەویش بەمزوانە دەست بە ئیشکردن بکەن و تەواویکەن. لە سەرەتای سەرهەڵدانی کۆرۆنا لە عێراق 558,767 کەس هەڵگری ڤایرۆسەکەن و 487,863 توشبوو چاک بوونەتەوە و 12,361 توشبوو بە هۆی ڤایرۆسی کۆرۆنا گیانیان لەدەست داوە. بۆیە وەزیری تەندروستی عێراق تەئکید دەکاتەوە عێراق یەکەم وڵات دەبێ ڤاکسینی دیژە کۆرۆنا دەکڕێت. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.